زۆر زەرورە مامۆستای گیان گەلێ زەرورە خی گەورە بە خاترەوە قورآانە هەچی ئەم پارەی ئەنێرێ و تەلەفۆنێکمان بۆکە و یارمەتی ئەم ناڵە هەتیوان ئەم بیۆژنانەدا خی گەورە سەرکوتویان کە خی گەورە نازیحیان کە خی گەورە لە بەڵاو مسیبەتی هەموو یەک بیان پارێزی وەڵی پێویستمانە ئیسەکێنە من هەشت مناڵم هەیە بەخۆمەوە نۆ بەو خوایە کەمە خەڵقمانی کەدا ئیسەکێنە 250,000 بە زەخیرە قەرزارە ئەرە خوا ئاگای لێ نۆ سەرخێزان ئەگەر مەعاشێک نەبێ بەچی ڕاتە ڕێوە هیچ موتەیەکی ترمانە ئیلای هەتیوانەی مناڵەکان نەبی. ئێمە وەک ڕێکخراوی سۆمای چاوان بەشی چەمچەماڵ هەستاین بە دابەشکردنی هاوکاری بۆ نزیکەی 45 مناڵ لە دەڤەری چەمچەماڵ داوە لە خێرخوازانەکەین خوا پێداوان ئەوانەی کە ماڵ و سەروەتیان هەیە کە بیبەخشن بە ئەمانە چونکە بەڕاستی ئەم چینە بێباوکە چاویان لە دەست و بازووی دەوڵەمەنەکانە خوا پێداوەکانە کە هەیەە ئەمەش فرسەتێکە بۆ ئەو کەسانە کە خی گەورە دەرگای بۆیان کردوتەوە کە بەشی ئەمانە بدەن و بۆ ئەوەی کە ئەمانەش پێ بگەن پەنا نەبەنە بەر کاری خراپە لەبەر نەبوونی لەبەرەوەی ئێستا ئەمە لەم زوروفەیە خەڵک زۆر نەبوونە